ئەو قوتابیانەی دەرچووی قۆناغی 12 ئامادەیی بوون کە داوایان پێشکەش کردبوو لە ڕێگەی زانکۆلاین و پاراڵێڵەوە تاکو لە زانکۆ پەیمانگەکان وەربگیرن لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە شاری هەولێر گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەیەک شەقامی سەرەکی هەولێر کەرکووچیان داخست. دەرچوانی پۆلی 12 ڕەخنان لە بەرزبوونەوەی ڕێژەی وەرگرتن لە خوێندنی پاراڵێڵ دەگرن بەتایبەت کە بارودۆخی دارایی خەڵک لە ئێستادا خراپە. هیچ معقولیەتێکی تیانە تۆ بێ ڕێژەیەکی زۆر تەلەبە بە پارالێل وەرگری ڕێژەیەکی کەمیش بە زانکۆلاین وەرگری هیچ معقولیەتێکی تیانە تەلەبەیەک بە 93.4ەوە تۆ بێ لە علومکیمیای گەرمیان وەریگری تەنانەت علومکیمیای سلێمانی شۆری نەگرتووە ئەمە لە پایچی تەنها لە پایەوەی پارەی پارالێل زیاترێ پارەی پارالێل 250 بۆ زانکۆکانیە هەموو یەکێتە باخەڵی خۆیان هەمووی بۆ دزی و گەندەڵی و پیسی خۆیانەت تۆ بەچی و چۆن داوام لێ دەکەی کەوا من خزمەت بە وڵاتەکەی خۆم بکەم لە کاتێکدا تۆ بە غەدر دەیت و ینی من لە شوێنێکدا دەنیت کەوا با بڵێن حەزمان پێینێ یانیش لەو بارەدا ناتوانین داهێنانی تێیاکەین بۆیە بەردەوام و ساڵان هەر چەند ساڵێک بەرەو پێش بڕوە ئێمە هەر دەچینەوە پاش لەبەر ئەم هەموو مشکلە و گرفتانی کاوا لەم وڵاتیان ڕوو کورسی خۆڕیان کەم کردوێتەوە بۆ ئەوەی تا 1-2 ساڵی کە هەموو شتێک بێتە پارە هیچ شتێک نامێنێ بەس هەناسەکەمەوە هیچ شتێک نەماوە بۆی داواکارم لە حکوومەت بەتایبەتی وەزارەتی خوێندنی باڵا هەتا ئێستا نەهاتۆ سەرخەت نە هیچ دەنگێکیان هەیە هەروە داواکارم لە قوتابیان ئەو 1000 خوێندکارەی کە ناوی نەهاتۆ ئەیکۆ ئەوان لە شوێنە. لە نێو خۆپیشاندانەکە دوو لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئامادە بوون کە ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بوون ئەو پەرلەمانتارانە دەڵێن دوو حیزبی دەسەڵات ئامانجیانە لەسەر گیرفانی قوتابیان خۆیان دەوڵەمەند بکەن. کورسی خوێندن لە خۆڕایی کەم کراوەتەوە بێ ئەوەی ینی بێ ئەوەی هیچ موبەڕیڕەکە بێت تەنها بە کەرتی تایبەتکردنی کەرتی پەروەردە خوێندنی باڵایە تەنها حکوومەت و دوو حیزبی دەسەڵات دەیانەوێت خۆیان دەوڵەمەند کرد لەسەر حسابی خەڵکی فەقیر و هەژار قوتابیان و زانکۆکان ئەسڵەن بوونەتە مایەی ژیاندنی ئەو دوو حیزبەی دەسەڵات چونکە ئەوەندەی قوتابخانە و خوێندنگە و کۆلێژی ئەهلی هەیە ئەوەندە ئێستا حکومی نییە. ئەم قوتابیانە بەشێکیان ناویان نەگەڕاوەتەوە بەشێکیان بەهۆی بەرزبوونەوەی دەرەجات و نمراوە لەو بەشێکە خۆیان حەزی پێ دەکەن و بە شایستەی نمرەکانیان نەزانن لەو بەشە ناویان نهاتۆتەوە واتە دەرەجات ئەم ساڵ بەرز بۆتەوە ئەمە هۆکارێکیشی ئەوەیە کە بەڕاستی پاراڵێل ساڵانە بەرز دەبێتەوە یعنی نسبەی کورسی خۆڕایی لە بەشێکی زانکۆیی کەمتر دەبێتەوە بە زیادبوونی کورسیەکی پاراڵێل کە حکوومەت احتیمام بۆ داهاتێک پارەیەک بڕێتەوە بۆ خەزانەی گشتی. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم لەم ساڵدا 11,000 کورسی زانکۆڵاینی کەم کردوتەوە و نزیک بە 188 کورسی پزیشکیشی لە خوێندنی زانکۆڵاین کەم کردوتەوە بەڵام لە بەرامبەردا 188 کورسی لە پاراڵێڵی زیاد کردووە کە ئامانجی حکوومەت لێی تەنها کۆکردنەوەی پارەیە. دەسەڵاتی هەرێم وردە هەوڵی نەهێشتنی خوێندنی بە خۆڕایی دەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.